برایانی بەڕێز مسلمانانی خۆشەویست، پێشەکی داواکەم لە خوای پەروەردگار بخاتری ناوجوانەکانی ئەم مەجلیسەمان ئەو مەجلیسە بێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت خوای پەروەردگار کۆمەڵە مەلایکەیەکی دەفتەرخان کردووە، ئەم مەلایکانە گەڕۆکن دەگەڕێن بە دوای مەجلیسی ذیکرە، پاشان دێن لەم مەجلیسانەدا ئینشاءالله ئێستا مەلایکە لەم مەجلیسانەدا دانیشتووە، بە دوای مەجلیسی ذیکرا دەگەڕێن، پاشان ئەچنە بۆ لای خوای پەروەردگار پرسیاریان لێ دەکات بەندەکانم چیان دەکرد. خۆ پەروەردگار لە مەلایکەکە باشتر ئەزانێ بەندەکانی دانیشتوونە ذیکر و یادی خوا دەکەن، ئەویش دەڵێی پەروەردگارە دانیشتبوون یادی تۆیان دەکرد. فەرمێ بۆچی یادی منیان دەکرد؟ ئەڵێ یادی تۆیان دەکرد لە ترسی ئاگری دۆزەخ، ئەڵێ دۆزەخیان بینیوە، ئەڵێ نا وەڵڵا ئەی پەروەردگار ئەگەر دۆزەخیان ببینایە زیاتر و زیاتر یادی تۆیان دەکرد. پاشان ئەڵێ بەتەمای بەهەشتەکەی تۆن ئەی پەروەردگارە، ئەڵێ بەهەشتەکەی منیان بینیوە، ئەڵێ نا وەڵڵا ئەی پەروەردگار ئەگەر بەهەشتەکەی تۆیان ببینایە زیاتر دانیشتن زیاتر ئەو مەجلیسانیان خۆش دەکرد کە ذیکر و یادی تۆیە ئەی پەروەردگارە. بەڵام ئەم مەلایکەیە دەڵێت ئەی پەروەردگارە کەسێکیان تیا بۆ ئەم کەسە ڕێڕەو و ڕێکەوتبووە ئەوێ، بەڕێڕەو ڕێکەوتبووە مزگەوتەکە، بەڕێڕەو ڕێکەوتبووە ئەو مەجلیسی ذیکرا، بەڕێڕەو ڕێکەوتبووە ئەو شوێنەی کە ذیکر و یادی خوای پەروەردگاری تیا دەکرێت. پەروەردگارە فەرمێت لەبەر بەرەکەتی و گەورەی مەجلیسی ئەو ذیکرەی کە یادی منی تێدا دەکرا، ئەوە تۆ شاید من لەو کەسەیش خۆش دەبم. ئینشاءالله ئەم مەجلیسە مەجلیسێکە لەو مەجلیسانەی کە خوای پەروەردگار هەڵناسین هەتاوەکو لێمان خۆشە بێت. ئینشاءالله ئەم مەجلیسە مەجلیسێکە لەو مەجلیسانەی کە مەلایکەی خوا تێیدا بەشدارە.